لە گەورەترین گوندی هەرێمی کوردستانەوە لە گردەگۆزینەوە سڵاوتان لێبێت. ئێرە گردەگۆزینەیە کە سەر بە کەلارە ئەم گوندە بەچی بەنێو بانگە ڕەنگە لە نێو شارەکەی خۆت دیانە نێو دیەکەی خۆت سەوزە و تورەکەی کەلار و گردەگۆزینەت بیست بێت. جا ئێمەش بۆیە هاتووینەتە ئێرە. کاتێکە لە گوڵاڵە و ناوچە دابڕێنراوەکانەوە سەر ئەیت لە گردەگۆزینە یەکەم شت پێشوازیت لێکم تەماشاکەم سەوزە و تورەکەیەتی. لێرە لەبەرەوەی بارانە ئێستا هەندێک لەو دوکانانە و لە فرۆشیارانە کەمتر لێرە وەستاون، بەڵام ڕۆژانی ئاسایی زۆر زیاترن. هەرکەس دێتە ئێرە تور و سەوزەکەیان دەبینێت. دەچینە گردەگۆزینە تابزانی خەڵکی گوندەکە جگەل لە سەوزەگ و تورەکە خەریکی چین و ژیانی ڕۆژانەیان چۆن بەسەر دەبن و ئەو تورەیان چۆن بەرهەمدێنن یا ئەو سەوزەیان چۆن بەرهەمدێنن کەوا ناوبانگێکی زۆری هەیە. گوندەکە زۆر گەورەیەش لەبەرەوەی ئەم گوندە لە ڕووی ڕووبەر و لە ڕووی دانیشتوان ژمارەی دانیشتوانەوە گەورەترین گوندی هەرێمی کوردستانە. بەڵام کەشەکەش تۆزە ساردی کورد و بارانەوەیە، بەڵام دیمەنێکی زۆر دڕفێن هەیە. بەس تەماشاکەن چەند جوانە ئێرە، ئەو چەم و دەشت و سەوزایی و بەڕاستی زۆر زۆر جوانە. باش بۆ چاکەتەشم پیا کرد لە جەماعەتی خۆمان سەرماد نییە من بردم چکە زۆر سارد بوو. جاسا بە دوای ماڵی موختارە ئاگەڕێم. چۆنی باشی؟ سەرچاوم بەخێر خۆش بی یاخوا بێەوەی بی. ماڵی موختار کامەیە؟ قوربان من موختارەکەم. تخوا بەڕاست چۆنی ئەحواڵت باشیش کورد خۆش بی یاخوا بێەوەی زۆر بێەوەی زۆر سپاس دەکەم. خۆش بی یاخوا. ئەو چەند جوانەوە چییە؟ ئەوە بە هەدیایی بۆیەوە. ئۆ زۆر سپاس. ئەمە چی پێڵێن؟ ئەوها گورێکە زینەیە. زینەیە چەند جوانە. ماشەڵڵا زۆر زۆر جوانە گوندەکەتان. جوانە وەڵا لەخوا بە. ئەمە چی ئەم چەمە ئێرە؟ ڕووبارە یا چەمە؟ ئەمە ڕووباری سیروانە. ڕووباری سیروانە. ئەرە وەڵا ئەسەری ئەگەیەتە ئەیرە و چوار پەلتری شیرە لایە. چوار فەرعتری لێ. زۆر دیمەنێکی جوانیەوە بە شوێنەکە سەوزایی زۆر هەیە. ئەرەوەڵا ئەمە ماڵی خۆمانەوە ماڵی خۆشە وەڵا گوندەکەتان. لەخوا بە. لەم گوندە چەند ماڵ هەیە تەقریبەن؟ 3000 ماڵی. بەڵێ. بەڵێ. بۆچی پێڵێن گردەگۆزینە؟ ڕاستە لێرە گۆزەی دۆزراوەتەوە؟ لە کاتی خۆی گردە تەپەیەک بووە لە ژوور ئاوایی چۆن گاور بووە. ئەها گاور قەدیم کوتە گۆزەی تیا بووە کینەکان گۆزەی شکاو. بەڵێ. ماڵیان لەوێ کردا ئەو گردەگۆزینە لەبان ئەو تەپە ئیتر کەمەکەمە ئاوایەکە زیادی کردووە هاتۆس ئەولاوە ئەویان چۆڵ کردووە. ئەو تەپە ناوی گردەگۆزینە ئەوە گردەگۆزینی ئەسڵی ئەوەتانی. ئەو تەپەوە هاتووە. گردی زۆری لێیە گردەگۆزینە؟ هەر ئەو گردێ لێ. هەر ئەو گردەیە؟ ئەرەوەڵا. ئەی گۆزەکانیان چی لێ کرد؟ گۆزەکەشی کورد بوون زۆر شکاوە گشتیانە وەڵا. ڕاستەکەی کۆنە ئەم گوندە؟ زۆر کۆنە هەر زۆر 100 ساڵە. دیار نییە بزەبەت چەندێک کۆنە؟ دیار نییە نەوەڵا کەس نازانێ. ڕاستەکەی. پێشتری شەر ماڵی زۆری لێ بووە ئەوە گەورە بووە؟ تقریبا پێشتر تا 6 ماڵ بوو ئیستا تا حدود 3000 ماڵین بە ئاواروە تەک لە 3500 4000 ماڵ بەری. ڕاستەکەی بەس وەڵا گوندێکی زۆر خۆشە. گوندێکی خۆشە یعنی گوندی وە لە گشت کوردستانە نییە گەونە گەورە. ئەمە یەکەمین گوندە لە کوردستان ئەوە نەگەورە. بە سەوزەکەشی بەنێو بانگە. سەوزەکەی بەبانگە سەوزە ئەداتە هەموو کوردستان و خوار و هەموو لایەک. ئەم ناوە هەمووی سەوزەیە وانە لە شوێنێک هەمووی کەرەوز و هەمووی سەوزەیە ئەو دیمان هەتا جەوڵەکە ئەو دەکشیش هەمووی سەوزەیە. تقریبا 400 تا 500 بیری ئرتوازی تێدایە. هەر بیرێک تقریبا 400 گەنجێدا ئیش دەکات. ئەو ئاوە سوودی هەیە بۆ سەوزە و شتەکەش؟ سیروان سوودی بۆ سەوزەکە. ئەوە حەقی نییە بێەوەی. ئەو ئاو پاکمان لەولا هەیە لە بیرەکان ئەو ئەرتوازەکان. ئەبێ ئاوەکەی پاک بێ بۆ سەوزە. بەت قبول ناکەن ئەوە پیس بێت. حەزیان لاوی پاکەنە حەقیان نییە. کردیە بارانیش وەڵا. براکەم با بڕۆین فەرموو بڕۆ ماڵ. بڕۆی بۆ ماڵ دەبا بڕۆین. ئەمە خزمەتتانە. فەرموو. دەرەوە بارانێکی زۆر بوو باش باتینە ماڵی جەنابی موختار. برادرانە ژێرەنیەوەش بەخێر بێت. زۆر سپاس. 3000 ماڵە بۆ نمونە. خەریکی چین زیاتر خەڵکەکە ڕۆژانە چیەکەن؟ ڕۆژانە یعنی لە 130 خەریکی سیارەیە. ئیشی سیارەیانەیە. لە 160 خەریکی سەوزە و کەرەوز و ئەم شتەوانان ئەینێن بۆ سلێمانی و خانەقین و جەلەولا. ئێرە زۆر بەنێوبانگە بە سەوزە و تورەکەی بۆ شتانەی. بەڵێ.
ئیتر زۆرمان هەیە زۆری سەرقاڵی دوکانداریە بەڵێ زۆری سەرقاڵی ئیش و کاری ترە فەلاحی هەم ئیشەکەن بەڵێ ئەماناکە ئەیسا کشت و کاڵەکە چۆنە سەوزەوە توشتەکە چۆنە لەخوا شتێکی باشە چاک لەخوا بەزێت ئیشان زۆر چاکە کردەوە زۆر ئازان هیچ نیە وڵاتێک بێژە کردەوەزم بۆ ئازایی کەشتی کاسە بە یەک کەس علاقەی وە هیچ کەسێک نییە بەیانی ڕۆن ئێوارە تێن و بخوا دەخەون تا بەیانی و بەیانی لە سنە کاس بخوارگەن تێرۆ زۆر فەقیرن باش سەوزەکەی بۆ بنێ و بانگە سەوزەکەی ئەڵەن ئاوەکەی زۆر سازگارە پاک حدودی 400 بیری توازی تێدایە بەڵێ ئەم بیری ئەرتوازی هەر بیرێکی تقریبا 200-300 عمار ئیشی تیاتەکە ئاوێکی پاک و خاوێن یعنی هەلای نەگەدەرت و بۆ خواردن ساڵحە بۆ بخورێت ئەڵەن ئاوەکەی زۆر سازگارە بۆیە سەوزەکەشی تایبەتە سازگار سەوزەیەکی جوان و پاک ئەو ینی عمالێکی زۆر بەتوانە ئیشی لێ دەکەن شتێکی ترێشێ توریش لێرە زۆر بنێ و بانگە زۆر تور کاتەوەیان ماشەڵا جوان ئەڵی توری کەلارە لە شاردێک ڕۆدە بیستنەوە بە سەوزەمانێ تورمانەیە بەس لە تورەکە حەوت نوعمانەیە توری ڕەشە توری سوورە توری سپیە توری سوورکاڵە سوورتۆغا بیلامانە درێژمانەیە کوڵمانەیە ترە کەرەوزە شوتە معدەنووسە جەرجیرە ڕەشادە کەوەرە زڵقە نەوعی زۆر دۆرمانەیە خەڵکێکی زۆر لەسەری بژێویژیان خوانەوە ئەوەن بەڕێوە هەموو تورانەی کە باسی کرد بە دوانی بیستی بوو تورە ڕەشەکەەوەی کە تۆزە مۆرە هەڕەکەی لەگەڵ توری هەرێکی درێژە درێژەکەینەوە جگە لەو سەوزەیە مەرداری وشتی شەکرێ لێرە کەم مەرداری وڵا کەمە مەرداری چەند ماڵێکە مەڕیانی ڕێمان نەما کشی سەوزەیە و هینە و بەس ئیتر خەڵک گەنمەکە جۆ کەمتر گەنم زۆر گەنمەوە شوێنن هەموو ئیشەکەن گردەگۆزنەی نییە وەک گردەگۆزنا لە کاسبیە لە عێراقی یەک ئاوایتنی بگەیتە گردەگۆزینەیە خاگەشی پیدۆ بەرەکەتە یعنی کە ئەوەی من بۆ بیرم بێت لە دەمەی لەسەری پیاوە خەتیبەکانەوە کە من بیستمێت لە 1970 عادەتەن تەبیعەت وا بوو مناڵەوێت لە ناو پیاوە بەتەمارەکە دابنشتایە ئاوێت گردەگۆزینە خدر زنادەدە گردەوەزدە دوعای کردە کە لە حەسیاتۆ لەم خاکە دوعای کردە خوایگەن ئەوەی تێدا ئەم خاکە ئەوەی سوالکەرە باری دارایی باش بێت ئەوەی فەقیرە باری دارایی باش بێت ئەوەی نەبوونە باری دارایی باش بێت ئێستا ئەوانەی کە لە دەروەی هاتەدە ناو گردەوەزە نەبوون بوونە و فەقیر هەڵبوونە ئێستا سوپاس بۆ خوای گەورە کە ئەوەنە ئەرزەکەمان پیت و بەرەکەدارە هەمووی دەوڵەمەند بووە یعنی فەقیری زۆر کەمە زۆر دەوڵەمەندی زۆر کەسێک بێتە گردەگۆزنە 3 ساڵ کرێکاریەکات دوای 3 ساڵەکە خاوەن ماڵ و ملک خۆیەتی هەر کێش بێتە ناوی هەر کەسێکیش بێت غەریبیش بێت عارەب بێت تورک بێت تورکمان بێت کورد بێت هەر کەسێک بێت مەسیحی بێت کاکەی بێت و ئێمەی پێتێت ڕاستە میوان دۆستە گوڵێکتان نەکە ئیشەڵا گەنجەکانی و خەریکی چیت وڵام من خەری سەوزە تۆ سەوزاکەی بە باخە یان کێڵگەیە چۆنە ئەو سەوزە کرد شتەکە زەمانە ئەوە عەرزێ گەورەیە دەور 40 دۆنمە 45 دۆنمە بەڵێ چوادەورێکی سیاجە بەڵێ ئەرکەوازی گاتیا 150 متراوە قیلم ئەرکەوازی خۆمان دوورینی یونیڤەرسیتیمان نەفرۆشین ڕۆژانە بۆ منە چەند کیلۆ یان چەند بە کیلۆیە بە چۆنە بە دەستکە چەند دەستکە ئێستا ڕۆژوایە بژی کابرات داواگەنەوە تەلەفۆن بۆ ئێماگە 1000 کەورم بۆ بنێرن 1000 دەستی کەوەرە یعنی 1000 100 دانەی 100 دانە 10 لیفەگە 1000 باخە 10 لیفەگە 10 لیف کەوەر دە کەرەوز دە معدەنووس دە شوت دە سپێناخ دە جیرجیر باشە یک پرسیاریتر بۆ منە ئەو سەوزەیە هەموو وەرزەکەیە یا وەرزی تایبەتی یەک شتێ ئێمە بەزستانانیە کەوەرەکەمان بەس لە ئەم گردەگۆزینەوەینێ کەس ناتوانێت کەوەر لە کوردای عێراقی بەجێ کەوەر نییە بەس ئەم گردەگۆزینە سێمانی خۆشی بۆی دابی ناکرێ لە بەرەوەی جەوەگەی بۆ جەوگای گونجیە لە ماڵ چوارێکین لە ماڵ 4 تا ماڵ 10 خزمەتێکین جیمناری و ئاومایە دێن لە ماڵ 10 فڕێ دێن یەک بەری فڕادێن هاتۆ لە ماڵ 11 دەسەی نەفرۆشتنی حتا ماڵ 4 و 5 ئەگەر خانی شوشەی بۆ دروستکەن نابێت نابێت ئەگەوا باتێسێ فەشەلی یاو دێ میشە سێمانی خۆی ئیتر بۆ تلێرە وین ئەوەن بۆ سلێمانی بۆ جەلولا ڕۆ بۆ خانقی ئەڕوات ئەنی هەناردەی زۆر شارەکانی بۆ دەربەنی خان سەوزەی کردەوەزدا ئەڕوا بۆ هەولێر ئەڕوا بۆ نەجەف ئەڕوا بۆ سلێمانی ئەڕوا بۆ هەڵەبجێ شەیدان ڕۆژی تازە بۆ زەڕاوێن بۆ هەولێر
والله بس گەنجوایان کێشەمانش چاخانێکمان نییە مەسەڵەن بۆم پیاوە تەمەنانە یاواران تیا دانیشم شوێنی گەشتیاری ئەوانەیە کێشەی گەنجە گەنج و پیاوی گەنجەکانمان بەڕۆژ ئێمە گەنجەکانمان بەڕۆژ لە کارن بە شەو شوێنیگیان نییە تیا دانیشم شوێنیگاتی نییە زیاتر چێگەری وسا بخۆتان منە شەوانە چێتم وڵای ئەمە شەوانە نازانم ژمە ڕێم بگەرە لەوان جادە دانیشتین شوێنێکمان نییە عید جەمعبی کشتمە دانیشت لە شوێنەکە لەبەرەوەی گوندەکە زۆر گەورەیە ئەبینیت کە خانوەکانی زۆربیان مۆدرنن خانووی زۆری تایە ماشەڵا گەڕەکەکانم قەرە باڵغن جم و جۆڵی تایە خەڵک لەبەر دەرگا دانیشتۆ مناڵە بینی سیستم چەند جوانم چۆنی خەڵک بۆ خۆیان دانیشتوم لەبیا گوندێکی زۆر دڵگیرە زۆر هەست ناکەی زۆر لە گوندی لەبەرەوەی کە شوێنەکە زۆر گەورەیە ئەمی خانی مۆدرن و خانی چیمەنتۆوانە سلام علیکم چۆنن باشن ئەحواڵتان لەنگ و باستان وەڵام منیش باشم خۆش بیا خواردیۆیبی ماشەڵڵا سەوزەکەتان زۆر بەنێو بانگە لە هەموو دنیا بەنێو بانگە بعضێکی هەیەی و بعضێکی نیەتی تۆ نەر بۆ لەبجە ئێستا نایکە ئیشی سەوزەشتیوە تااقەتم نەما تااقەتم نەما پارە ناکەسە پاش پێ سەوزە بوونە ئەوە کوێرە نای نییە بەخوا ئێرە زۆر بەنێو بانگە لە هەولێریش باسیەکەن زۆر باسی ئاوەکەیەکەن زۆر پاکە پاکە 5 مترە ئەوە زێرا بە مە بچۆسە ئەو ڕۆژ میگرە پێ حەزەکە بیت مەگەر دەنەکردن ئەو سەویڵ بێداتە ناوی ئەگیدا حجاتە ناوی شدەوری سیمە پاک دەستان خۆش بێت ماوەیان درەبن زۆر سپاس بەخێر بێت هەرکە داخلی کەلارەبی زۆر لەم سیارە نابینێ بەڕێ زۆربیان خەریکی کوشتتوکاڵن ئەمانە بەکەڵکیانی و باشە جامونی ژەمەم لە باوشی علی وەرگرت وتم سیارەیەک مێ بڕۆمە ناو زەرعاتەکەوتی بیەوە خەمنەوێ جا ئێمە ژەڕۆین یا ئەڵڵا ئەوە دانەخرا خۆ السلام عليكم. سلام وسرچاومان. بس بيننا بصوزكيا بالام قراغو بروم بوني كخوش ايرا مانو نبي سرچاوم يا اخوا بخير شوني سرچاوم بخير بني يا اخوا خوش بي يا اخوا ما شاء الله دسكي باش كردو امانه متو كردوتن سام كروزا بله اواني بريوتا دلاسككي ڕگەکەی ئەمێنێتەوە چەندی ترسەر هەڵایەتەوە هەر ڕگەیە بڵین دیسان گڵای لێبێتەوە هەر ئەوەیە بەڵێ بەس بەڵام بەپێی کات ئێستا مەسەلەن بۆ نمونە لە مانگی دەوری 11 چینەیەتەوە ئەو کاتە دنیا جەوەکە خۆشەوە باراناویە بە 15-20 ڕۆژ جارێک ئەیدوریتەوە لە مانگی 12 بەولاوە لە 20 بەولاوە هەتا 15 دوو مانگی سێ ئەبێ بە مانگی جارێت چونکە دنیا ساردە لە دوای نەورۆزۆ تقریبان بە 15 شەو 18 شەو ئەو ناوە هەموو ژەشەیەک هاوینان ئەبێت بەس بەڵام جوان یعنی لای ئێمە ئەم کەرەوزە بە هاوینان چونکە گەرمە ئەو تامەی وەکو ئێستا خۆش نیە تاڵە بێ تاڵ چکە گەرمای لەسرە باشە سەوزا بێ بە خوێ بیشویتەوە ئەوە ئەو سەردەمێک بوو کە ئاوی زێرا بیستێمانی بوو خۆتان ئاگادارن هەمووی لە ناوبرە ئێستا هەمووی ئاوی بیری پاکە هیچ کێشەیەکی نییە و ئەوانە هەمووی لە ناوبرە ڕاستە جاران وا بوو بەس بەڵام قایمقامی سلێمانی و دەگەڵ جەماعەتی قایمقامی کەلارە هەمویان لوژنەیەکیان پێکهێنا بە هاوبەشی هەمویان لە ناوبرانەوانە ئێستا هەمووی ئاوی پاکە و هیچ کێشەیەکی نییە
ئێمە هەموو ڕۆژێ لە ناوم سەوزاین ئەگە کەسێ نەخۆشکەفی ئەبێ سەرەتایی ماوین ئەبێ کەسمان نەمابن خۆم لە تقریبا 2006 ئەمە ئیش و کار و کەسابەتی بنەوە پەنایخوا هیچ کێشەیەک و نەخۆشیێکیشم نییە لەخوا بە زیابێت کردوڵاوم کردو نازان بۆ کرایە بەدەستمە نانە کێشێن داینەدانەوە خۆم چاکێکم بۆ وەیزانم های سابوو ئەخۆک ئێمە لێ نازانیت ناوەڵا ئەوە ئاوایەک حرەکە بەدەستیانەکەن ئاوایەکی لەکەن بەکۆلا ئاوای دوورینەوە ئێمە ئادەی بامەگرەیەکی لێ بام ئەوە تۆ ئەو ئین کرد ئێمە بەم شێوازی بەم شێوازی ئەو ئاخیرەی زۆر زۆر قورسە ئەو هەڵێ هیچ کێشەی ئێمە ئیدەم بە ناوی ئاکرێتەوە ئاخر تۆ گەمە ئەبێت دەست تۆزێت تونکەی ئەو دەستە تونکردتر ئەو پەتە لێ نابێتەوە سامانەم نێرن بۆ سلێمانی بۆ عەلوەکە هەر بۆ سلێمانی نییە مەسەرەن بۆ دەوروبەری کەلارە مەسەرەن بۆ خانەقینە بۆ جەلولایە ئەو بۆ سعدیە بۆ ئەڕوا بۆ بەرەو تا شارەبانیش ئەڕوا ئەنی کەوەر لە بۆ هەولێر ئەڕوا دەکاتێکە کە هەولێر خۆیان ڕزقیان نامێنێ تقریبا لە مانگی دەوری 11 هەولێر دەست پێ ئەکات هەتاکو مانگی 3 ئەم کاتانش هەلێمان وەرەگرن بەسر لەوە دووە ڕزقی خۆیان دەرەچی هەولێر زیاتر هەولێر کەوەر ئەبن کەوەرەکە زیاتر ئەی تەڕەتیزە نابینم تەڕەتیزە ئێستا ینی لەمەولا دەرەچێت چونکە ساردە لە ئێمە تەڕە وەکو شتێکی تر نیە زۆر ناسکە هیوایەتم تەڕەتیزە برنجەوە لا ئێمە زیاتر لە بەیتی پلاستیکیە بێتەڕە ئەوە لەم دەشتا نابێت دەستێمانی ئێستا زیاتر تەڕە لە سلێمانی ئەکرێ لە منتیقەی ئەوەی کە بۆم باسکی تۆزی پێش ئێستا منتیقەی تەکێ و چەمچە ماڵ و بازیانەوە شوێنانە لەو نانە تەڕە زیاترەکرێ هەموو ڕۆژ لە ماڵەوە ئاوا سەوزەی خۆتانە بن لەسەر وەڵای ئێمە ئەی خۆین بەس بەڵام وەکو ئێوە تا ئەمەزرۆی نیمان ئێمە سامیشی سەوزە هەلیکاریشی بۆ گەنج ڕەخسانوە وانە بەدڵنیاییوە خەڵکێکی زۆر زۆر لەم ئیشاکە بە تایبەتی ئەم شارەدی ئێمە مەجاران دێکی بچووک بووی سەوای لێ هاتووە بۆ بە شارەدی ینی زۆر زۆر گەورە بوو الحەمدوللا کەسابەتی زۆر زۆرتیایە خەڵکێکی زۆر زۆر سەرخاڵە بەم کارەوە زیاتر تقریبا لە 90 بیرێرکەوازی سەرویتایە بەس من معنی بە پێشبینی خۆم هەر ئەوەنەی لێبینم ئەم نەوەبیرە ئیشی پێێتە نەوەڵە ئەمە ئەوەیە کە دەرگاو خانوم کورد دەرگاو پەنجەرەی نەوەڵە ماڵەوە نیە ئەوە هاتوون دەرگاو پەنجەرەی خانۆکەی شەڵا بە تەمام بیبەستن ئەم 90 بیرێرکەوازیە هینی وایە دوو عایلە سی عایلی لەسەرە هین وا هەیە مەسەلەن 20 کەسی لەسەرە ئێستا من خۆم ئەوەی خۆم تقریبا نزیک 20 کەسی لەسەرەوە حوسێن ڕەفیقم تقریبا دۆر 15 کەسی لەسەر ئەوە گەنجن وەریانەگەن بێن ئیشەکانتان لەگەڵ ئەمە ئەزانی چۆنە ئێمە و ئەمانەی کە لێرە ئیشەکەن وەکو کرێکار نابین لەگەڵیانە ئێستا مەسەلەن بۆ نمونە من تقریبا 20 نەفرم لەگەڵایە وەکو کرێکار نییە زانی چۆنە ئەم ئیشە ئەبێ وەکو کرێکارنە ئەبێ ئەیانکەین بە شەریکی خۆمان بە نیوەی بەڵێن کاکە وەرە ئەم عەرزە هین ئێمە تۆ و سەمات و هەموو شتێکتان بۆ ئامادە ئەکەین خۆمانش لەگەڵتانە ئابین بە نیوەی بۆ ئەوەی کرێکار ناکرێت ڕۆژێ بێ و ڕۆژێ نوێ ئەم ئیشە ئێمە هەموو ڕۆژێکە بێ بدووری هەموو ڕۆژێ کرێکار ئەگەر ماڵی خۆی نەبێت نایەت ئەبێ بکەی بە شەریک چەند ساعت خەریکە بن کرێکارەکان تای دوورن وڵای تر لە بەیانی زووەوە هەتاکو نیوەڕۆ دوانیوە ڕۆی شەڵات تەواو بن و کاتانی تر خۆمان سەوزەکان گرت دەکەین و لە شوێن و شتمان هەیە بە سیارەی گەورە بارێگەین بەرەو سلێمانی و جەماعەتی هەولێر و ڕانی و ئەو شانە خۆیان لێوەتێن لە سلێمانی بارێگەن ئێمە خۆمان ڕاست خۆ کەرەوەز بەچەنە وڵای ئێستا زۆر هەرزانە ئێستا ئەم کەرەوزە ئەمە 12,000 ئەمە من کە باسیەکەم بە 12,000 بۆ جوملێ ئێمە ئەمە لە جوملە ئەیفرۆشین ئێساتە ئەمە لە سلێمانی 12 ئەدەین بە 1000 لێرە تقریبا 20 بازارە وڵاوایە ئێدیکەی کڕین وانە دەستکی ڕاستەکەی بۆ ئێمە بۆ فەلاح بە تایبەتی هیچ ئیسفادەی نەماوەعین لە ڕاستی ئێمە جاران فەردێ سەماتمانە کڕی بە 33,000 دینار ئێستا بۆ بە 96,000 دینار ئەمە چی ئەڵێن گڵا بەرزۆ بە ئێبا بە گڵاخۆ هەمومان ئەزانین گڵایەک 35,000 سەرکەوتەوەیە ئێ بۆ یەک فەردە سەمات 63,000 چۆتە سەر یعنی ئەمە خۆ یەک گڵا 5 فەردە 6 فەردە سەماتەکە هەر گڵایەک من خۆم حسابم کردووە هەر فەردەیە سەمات ئەگەر بە گوێرەی ئەوەی کە ئەوان باسیەکەن کە گڵا بەرزۆ بووە و 7,000 چۆتە سەر 33 بە بەچل بۆ بە 96,000 یعنی بڵێم لە 100 سیوازی لێ هێناوە وا بڕوات ئەمە گەتی ژوردەوردە لە وازیان چونکە ئیسفادەی نیە ینی هەموو ساڵێ ئێمە ئەم ئیشاکەین یعنی موادەکان ئەمەنە گران بۆ موادی زراعیتەن هەر سەمات نییە مەسەلەن دەرمانە بنزینی سیارە ئێمە ڕۆژانە ئیشمان بە بنزینە چییە بە گازە چیە ینی هەموو شتێکیان لەسەرمان گران کردن وڵای ئێمە باج وەرناگرین بەس بەڵام
بە شێوازێکی تر وەرەگرنەوە بە عملی وەری ناگرن بە نەزەری لێمان وەرەگرن. کە لە ماڵەوە سەوزەی پاکتێنە سەلاجەکە دەرگای سەلاجەکەکەیت و بۆنێکی خۆشیە دیسا لێرە ڕێک وایە بۆ نیوە کەوەرە فرەشێت. سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام چۆنن؟ سەرچاو بەخێر بێ. ماندوو نەبن. وژی سپاس. چەند ماشەڵڵا دەستەی زۆرتانی کردووە. بەڵێ. ساوە لە ڕێگەکەەوە هەڵیەکەنی ئایبڕی دەستێکمێنەوە نازانم چی لێکەم. ئەیبڕی ڕێگەکەی دەرنایانی؟ نا. ئێستا ئەوە تەواوە یانە؟ تەواوە. سەقەت نییە؟ نا. ئێتەخۆ. باشە ئەو دوایی کە ئەیبڕی بە چەند ڕۆژی ترێتەوە سەر دەرەکاتەوە؟ بە دوو هەفتەی تر سەر دەرەکاتەوە تێگەیەوە. باسمان کرد گردە گۆزینە گەورەترین گوندی هەرێمی کوردستانە ڕووبەرەکەی 12 کیلۆمەتر دووجایە ژمارەی دانیشتوانی 18,000 کەسە لێرە 3403 ماڵ هەیە کە 403 ماڵی ئاوارن خەڵکەکە زیاتر لە 160 خەریکی بەرهەمهێنانی سەوزن سەوزەکەشیان بێگومان زۆر بەنێوبانگە لە ڕۆژانی ئاساییە لە پاییزەوە تاوەکو بەهار نزیکەی 20 تن سەوزە بەرهەمدێنن جگەلەوە لە نێو گوندەکە 3 قوتابخانە هەیە هەروەها 5 مزگەوت گوندەکە شارەوانیشی هەیە بەرزترین پلەی گەرمی کە تا ئێستا تۆمار کرابێت 49 پلەی سیلیزی بووە نزمترینیش ناقص 5 پلەی سیلیزی گردە گۆزینە و ناوچەکە جێبێڵین پێشەوەی بێنە قەڵای شێروانە و سەردانی بکەین لەبەرێم قەڵایەکی زۆر بەرێوبانگ و مێژوویە زۆر کات گەشتیاران ڕووی تێەکەن و یان لێرە بخۆیان وێناگرن و سێری قەڵاکەکەن هەنێک کەس پێیان وایە ئەم قەڵایە لەلایەن ئەنە و شیروانی ساسانی دروستکراوە هەنێکیش پێیان وایە حەمە پاشای جاف دروستی کردووە لێرەوە لە قەڵای شێروانەوە گردە گۆزینە جێدێڵین و گەڕانەکەمان بۆ شوێنێکی دیکە بەردەوام دەکەین تا بەرنامەی داهاتوو هەر شاد بن.